خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا گەرمترین باس و خواسی ڕۆژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پرسی موچە و بودجێ. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان دوای چەند ساڵێک بڕیاری داوە بۆ ساڵی 2021 پرۆژە یاسای بودجەی هەبێ و بینێرەتە پەرلەمانی کوردستان بۆی ئەم ساڵ ئەندامانی پەرلەمانی کوردستان و تەنانەت وەزارەتی دارایی و هەرێمی کوردستانیش یاسای بودجەی هەبێت و بەپێی یاسای بودجە کارەکانی بەڕێ بکات. لە ئێستادا باس و خواسی زۆریش لەسەر پرسی دابەشکردنی موچە و ئامادەکاری بودجە هەیە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆژە یاساکەی بودجەی بەغداد بگاتە ڕێکەوتنێک، ئایا پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان چۆنچۆنی دەبێت؟ ئەگەر نەگاتە ڕێکەوتن ئەوە پرۆژە یاساکە چۆنچۆنی دەبێت، چۆن خەرجیەکان و داهاتەکان ڕێگەخرێتەوە. ئەوەی کە هاوڵاتیان لە ئێستادا چاوەڕوانن پرسی موچەی مانگانەیانە، ئاخۆ چۆنچۆنی بەسەریان دابەشەکرێت. کۆمەڵێک سێکتەری وردەکاری تر کە لە ناو پرۆژە یاسای بودجە چاوەڕوانەکرێت تێیدا جێگەی بکرێتەوە. هەموو ئانام شەو لە پانۆرامادا قسە و باسی وردی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز پەری نووری عەزیز، بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. خاتوپەری زۆر بەخێر بێت، سوپاس بۆ بەڕێستان. زۆر سوپاس. من سەرەتا ئەمەوێ بۆ بینەرەکانم تەفاسیلێکی ئامادەکاریەکانی ئێوە لە پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان بخەینە ڕوو، گەیشتون بەچی ئایا جددین لەوەی کە ئامادە بکرێ و لە فترەیەکی زەمەنیدا بڕواتە پەرلەمان و دواتر ببێ بە یاسا. زۆر سوپاس. سلااو لە بەڕێستان، سلااو لە بینەرانی کورساتی خۆشەویست. بەڕاستی هەروەک بەڕێستان ئاماژەتان پێەیە پرسێکی زۆر گەرم و گوڕە لە ناو شەقامی کوردیە ئەمڕۆ، لەبەرەوەی پەیوەندی ڕاستە و خۆی بە پژێوی خەڵکەوە هەیە و بە گوزەرانی خەڵکەوە و بەباری ئابووری کوردستان بە تایبەتی و عێراقیش بە گشتی. پرۆژە یاسای بودجە پرسێکە کە تایبەتە بە وەزارەتی دارایی و ئابووری لە یاسای وەزارەت ژمارە 5 ساڵی 2010 لە کارەکانی بەڕێوەبەراتی گشتی بودجە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجێ و ساڵانە کە چەند مانگێک پێش سەری ساڵ ئامادە بکرێت و بنێرێتە پەرلەمان بۆ پەسەندکردن، هەتاوەکو لە چوارچێوەی ئەو تەرخانکراوەی کە لە ناو چوارچێوەی بودجایە دەسەڵاتەکان و خەرج و داهات و جێگەی بکرێتەوانێ و بەپێی ئەوە خەرجەکان بکرێت و داهاتەکان دابەشکرێت بەسەر هەموو ناوچەکانە. بەڵام بەداخەوە کە ئەوە 7 ساڵە ئەو جۆرە ئەم یاسایە نەبووە و هەنێ کاروبار کە جێبەجێ کراوە پەرش و بڵاویەکی پێوە دیار بووە، هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پرۆژە یاسای بودجە، لەبەرەوەی لە چوارچێوەی پرۆژە یاساکە تۆ ئەزانی بەپێی ناوچەکان و بەپێی بڵین چڕی دانیشتوان و بەپێی مەزلومیەتی منتیقەکان تەرخانکراوێکی هەبێت لە چوارچێوەی ئەو تەرخانکراوە ئیش بۆ جێبەجێکردنی ئیش و کارە دارایی و ئابوووریەکان بکرێ. و ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە بە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە هەر پێش ئەوەی فەرمانەکەش دەرچێ ئێمە لە چوارچێوەی یاسای وەزارەتە ئامادەکاریمان کردبوو. جەنابی وەزیر ئەمری کرد کە ئێمە ئامادە بین بۆ هەر فەرمانێک بۆ ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە. بۆیە لە مانگی دا ئێمە بەڵێ گشتاندنێکمان کرد لە مانگی دەی 2020 گشتاندنێکمان کرد بۆ هەموو وەزارەتەکان بۆ ئەوەی استراتیجی موازنە تهدیدکەین. بۆچی؟ چونکە ئێمە شاندێکی مشترک بینی ئێمە وەزارەتی پلاندانان لە 20 دانیشتنی گفتوگۆی استراتیجی موازنەی عێراقی بۆ 21 و 22 23 ئامادە بووین. لە هەموو گفتوگۆکانە ئامادەیمان هەبوو و ئەمانویست کە تێبگەین بزانین ئایا ئێمە بەشێکە بین لەو بودجەیە ئەم ساڵیان بەشێک نابین. لە هەموو گفتوگۆکانە ئاماژە بەوە بوو لەبەرەوەی لە زۆرینەی دانیشتنەکانە کە ئێمە چوین بۆ گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای بەڵێ لەگەڵ بەغا بۆ استراتیجی موازنە
شاند سوتفە شاندە باڵاکەی حکوومەتیش بە سەرۆکاتی بەڵێ شاندەکەی کە بڵین بۆ گفتوگۆ سیاسیەکان و هەم بۆ گفتوگۆ تەکنیکیەکانیش ڕۆڵیان هەبوو هەم بۆ گفتوگۆ سیاسیەکانیش کە سەردانی لایەنە سیاسیەکانیانە کرد سەردانی پەرلەمانوانە کرد سەردانی بڵین بەرپرسەکانی ناو حکوومەت لە وەزارەتی نەوت لە وەزارەتی دارایی سوتفەیە کرد بە یەکەوە ئەڕۆشتین گفتوگۆکان زۆر گەرم بوو ئەوەی کە من زۆر تێبینیم کرد لەوێ ئەوە بوو کە بڵین دەسەڵاتی جێبەجێکار ئەوەنە کێشەمان نەبوو لە کەڵیانە بەڕاستی لە گفتوگۆکانە بەڵێ لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکار ئەتوانم بڵێم کێشەیەکی وامان نەبوو کە زۆر بێزارمان کەن لە گفتوگۆکان ئەوەی کە زۆر تێبینیمانە کرد لایەنە سیاسیەکان هەندێکیان هەمویاننا لەبەر ئەوەی نزیکی هەڵبژاردنەوە و لەبەر شەقام و بۆەوەی دەنگی شەقام بەدەستبێنن تا ئێستش بڵین تونند و تیژیەکیان پێوە دیارە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو سەردانانەی شاندی هەرێم بۆ بەغا کە من گەشببینم کە ئینشەڵڵا ئەنجامێکی باشی هەبێت لەبەرەوەی بەڕاستی ماندوون کە شاندەکە ئەتوانم بڵێم شەو ڕۆژی قستۆتە سەریەک ئێمەش هەر لەو نەفەسەی ئەوانەوە بەردەوام بووین لێرە گشتاندنێکی کەمان کرد لە مانگی سەرەتای مانگی 12 دوا گشتاندنمان لە 6/1/2021 کە بە زووترین کات خەمڵاندنی بودجەی خەمڵێنراوی لە نەفەقات و لە ئیرادات هی سەرجەم وەزارەتەکان بگا بە دەستمان بە زووترین کات لەبەرەوەی ئەمانەوێ پرۆژە یاسای بودجە بچێتە ئەنجومەنی وەزیران و لەوێش گفتوگۆی لەسەر بکرێت و دوای ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەسەرەکرێ پاشان بنێرێتە پەرلەمان بۆ پەسەندکردن و ئێستا ئێمە وەکو وەزارەتی دارایی و ئابووری ئەمڕۆ سەرجەم وەزارەتەکانمان تەواو کرد بە ماوەی 2 هەفتە دوا مۆڵەت بوو بۆ گفتوگۆ لەگەڵ وەزارەتەکان طبعاً خۆی عادەتەن بودجە تەرجەمەی ڕەقەمی استراتیج و سیاسەتی ئابووری و دارایی ئەو حکوومەتەیە کە پرۆژە یاساکەی بۆ ئامادە ئەکرێت ئێمە وەکو سەکتەر لەبەر ئەوەی کە چۆن بەغا عیجزێکی مالی گەورەی هەیە حتمما هەرێمی کوردستانیش بۆ ئەزمەداراییە تێ ئەپەڕێت ئەمە تەخمیکراوە بەڵێ هەتاوەکو ئێمە لە تەوحیدی گفتوگۆکان تەواو نەبین ناتوانین بزانین چەنە عیجزەکەمان بەڵام ئێمەش حتمما عەجزمانە بێت چونکە بەشێکین لە عێراق بەڕاستی ئەتوانم بڵێم ئێمە تقریبەن ئێستا ئیتر هەفتەی داهاتوو ئەکەوینە قۆناغێکی تر کە قۆناغی یەکخستنی ژمارەکان و داتاکانە کە وەرمانگرتووە لەسەر جەمۆزارەتەکان ئەبێ ئێمە تەوحیدیکەین لەسەر ئاستی حکوومەت دواتر راپۆرتی خۆمان بنووسین و بڵێن پرایۆریتی حکوومەت ئەم ساڵ ئەتوانم بڵێم تەنها و تەنها موچەیە بۆ ئەوەی بژێوی خەڵک تەنها توانن لەم بودجە موچە کۆمەڵی خەرجی جێکەنەوە ئەتوانم بڵێم موچە و لەگەڵ هینێک یعنی تەمویلی هەندێک پرۆژەی بچووک لە داهاتی خۆمان بێ لە پرۆژەی بچووک مەسەلەن مەساریفی جێبەجێکردنی کاروباری ناو وەزارەتەکان ناتوانین بڵین وەڵا فلان سەکتەر بەڵام ئێمە ئەوەی کە ئەمڕۆ تووشی بووین کە 100% ئێمە بۆ ئابووریمان و بۆ گەشانەوەی ئابووریمان و بۆ داهاتمان پشتبەستوو بووین بە داهاتی نەوتی بەرەوەی باسی ئێمە بێ بەدیل بدۆزینەوە هەڵبەتە ئێوە بێ پرۆژە یاساکەت چاوەڕێی ئەوەکەن تاوکو بەغدا لەگەڵ بەغداگەنە نقطەی کۆتایی یاخود ئێوە لەسەر دوو میکانزم کارەکەن میکانزمێک گەگەر لەگەڵ بەغانەگەنە ڕێکەوتن میکانزمێک گەگەر لەگەڵ بەغا بگەنە ڕێکەوتنێک بەڵێ دەستخۆش پرسیارێکی زۆر بەجێیە ئێمە لە ئێستا بڵین وەک وەزارەت
وەک ئەنجومەنی ئابووری لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و فرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئێمە بێت دوو ئۆپشن نەک دوو پرۆژە یاسا دوو ئۆپشن بەڵێ تۆ یەک پرۆژە یاسا ئەبێ بنێریتە پەرلەمان بەڵام دوو ئۆپشن ئەمە ئاساییە چونکە عێراقی شەرعینەن شت بوو عێراقیش کاتێک کە پرۆژە یاسای ناردە ئەنجومەنی وەزیران پرۆژە یاساکە بە دوو ئۆپشن بوو ئۆپشنێک ئەگەر هاتوو سعری دۆلار بەجێگیری مایە وەکو خۆی وەک ئەوسا کە عیجزێکی زۆر گەورەیان هەبوو ئۆپشنێک ئەگەر هاتوو سعری دۆلار سابت بوو لەسەر بەرزرا بە و 1450 کە ئێستا نێراوە ئەخیرن بۆ ئەوەی عیجزەکە دابەزێنن بە 1450 کە ئەنجومەنی وەزیران ناردێت پەرلەمان و لە پەرلەمان ئێستا لە مناقەشەیە لەسەر ئەساسی 1450 ئۆپشنەکانی ئێوە ئێمەش عینەن شت ئەگەر لەگەڵ عێراقا ڕێککەوین ئەو بەشە بودجەی کە تەسبیت کراوە لە عێراق 12.67 کە ئەمەش هەر زوڵمێکە لێمان ئەکرێت چونکە عادەتەن تەوزیعی بودجە تەوزیعی داهات لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوانە ژمارەی دانیشتوانی ئێمە بە نووسراوی فەرمی وەزارەتی پلاندانانی عێراقی 14 عێراقین بەڵام سەدا 12 بەڵام بەداخەوە 12.67 ئەمە بڕیارێکە من بە بۆچوونی خۆم نابەڵکو لە نەتیجەی گفتوگۆکان کە ئەمەش هەر ئەتوانم بڵێم بڕیارێکی سیاسی بەڵاملانی کە مشتا باشتر لەوەی کە ڕێک نەکەوێت بە دڵنیاییەوە 12.67 کە چەسپێنراوە لە بودجەی ئیتیحادی ئەگەر بێت و ئەوەمان بۆ بێت ئێمە ئەوە بەشێکە بێت لە داهات بۆ داڕشتنی پرۆژە یاسای بودجەکە یعنی ئەو کاتە ئەو بەشە بودجەی کە لە عێراقەوە بۆمانە مقابلی 250,000 بەرمیل نەوتی هەرێم کە ئەدرێ بە سۆمۆ بەو نرخەی کە دیاری کە نازان ڕێکەوتنەکە چۆنیە بێ مەسەڵەن جارێ نازانین لە مناقەشایە بەڵام گەشببینین کە ئیشەڵا بگەینە نەتیجە و ئەساوە لەعلە تۆزێ ئاهێکمان پیا بێتەوە ئینشاڵڵا ئەگەر ئەم ئۆپشنە جێبەجێ ببێت ئەگەر ئەم ئۆپشنە ئەگەر ئەم جێبەجێ نەبێت بە دڵنیاییەوە ئەگەر جێبەجێ نەبێت ئەوە ئێمە بێ پشت بە داهاتی نەوتی و غێری نەوتی خۆمان کۆڵەکە سەرچەکەتان کامێ ئۆپشنی کە لەگەڵ بەغدا ڕێنەکەون ئەوەی کە دێتە وەزارەت ئەوەی کە باسیەکەم داهاتی نەوتی و لەگەڵ داهاتی غێرە نەوتی داهاتە نەوتیەکە ئەتوانم بڵێم ئێمە وەکو کوردستان بنیەی تەحتی ئیستیسماری نەوتمان نییە پشتمان بە کۆمپانیا بیانیەکان بەستووە کۆمپانیا بیانیەکانیش تێچووینی دەرهێنان و پاڵاوتن و گواستنەوە و ئەم سکورێتی و هەموو ئەم شتانی کە لە ئەستۆی ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بەو نەوتەی کە دەرەهێنرێ بڕەکەی زۆر گەورەیە داهاتەکەمان زۆر کەمترە لە تێچوونەکە تەخمینێکتان هەیە بۆ ئەوە سەر و 65 داهاتەکە توانم بڵێم بۆ مەساریفی دەرهێنانەکە ڕوا سەر و 65 بۆ ئەنی ئەو راپۆرتی دیلۆت کە ئەڵێ $7 و چەند سنتێک دێتە وەزارەتی دارایی ئەمە دروستە؟ من ناتوانم بڵێم چونکە من وەکو سامانە سروشتیەکان ئاگام لە تەفاسیلی تێچوونەکە نیە بەڵام ئەوە نەئەزانم پارەی دێت ئەوە نەئەزانم ماڭانە کە نەک ماڭانە ئەو کاتانەی کە موچە دابەشەکرێ بڕێکی کەم ئەگاتە وەزارەتی دارایی لەبەر ئەوەی تێچوونی دەرهێنانی نەوتەکە زۆرە بوونی تەحتیمان نیە ئێمە شەریکاتی نەوتەی وەزارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاساکەی لەسەر $2 تەخمین کرد بوو دوای ئێستا خەریکن بەرزیەکەنەوە کە بەڵێ بۆی عیجزەکە تەخمینێکتان هەیە بۆ $، ئێستا حالیان ئەم تەقەیە $90 بە 59.3 سنتە $59.3 لە بۆرسەی عالەمیە کە تقریبا نەوتی هەرێمیش بەحساب بەو ئەبێ بەو نرخە بێ لەو لێکەوتەکانی شتیش وەک وەزارەتی دارایی و ئابووری داوامان کردووە وەزارەتی سامانە سروشتیەکان نەک دیلۆیت ئەبێ وەزارەتی سامانە سروشتیەکان بە فەرمی نووسراوێکمان بۆ بنێرێ بڵێ ئێمە داهاتی تەخمینیمان حەقمان نییە بەوەی کە ڕۆی بەڵکو ئەوەی کە بۆ 21 ئەی خەمڵێنن پێمان بڵێ داهاتی تەخمینیمان
ڕۆژانە ئەویشەکەوێتەوە سەر ڕێکەوتن لەگەڵ بەغا چونکە ئێمە ئەبێ پابند بین بە ئەو حسەیە کە ئۆپیک بۆ بەغای تهدید کردووە ئێمە چەندمان لەو حسەیە تا ئێستا هەرێمی کوردستان نەچۆتە ناو حسەیەوە بە تەکید چووە چونکە ئێستا ئێمە بۆمان نییە لە 450 بۆ 460 زیاتر دەربێنین ڕۆژانە 450 بۆ 460 هەرچەنە ئەم هینانە هی وەزارەتی سامانە سروشتەکانە بەڵام لەبەر ڕووی جەناب ئاماژە پێیا بۆیە ئەو ڕوونکردنەوەمە و لەبەر ئەوەی ئەم ساڵ بە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران داهاتە نەوتیەکان خەرجی دەرهێنانەکەی بڵین ئیلتیزاماتی شەریکاتی نەوتی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئیلتیزاماتی کۆن کە قەرزە و پێشەکی لەیان وەرگیراوە و ئایا ئەبێ لەمە دوا ئێمە تێچووی دەرهێنانەکە چۆنچۆنی دەفعکرێ ئەبێ ئەوانەمان هەمووی بۆ بێت لە وەزارەتی سامانە سروشتەکانەوە ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵین تهدیدی سعری نەوتیش ئەو کاتە ئەکرێت بزانین ئەوان بە تهدیدە نەکراوە تا ئێستا نووسراوەکەمان بە فەرمی بەدەست نەگەیشت و هیوادارین بە زووترین کات بەدەستمان بکە بۆ ئەوەی ئێمە بتوانین بەردەوام بین لە ئیشوکارەکانمان چونکە ئەمڕۆ لە گفتوگۆ لێ بووینەوە ئیشەڵڵا هەفتەی داهاتوو ئێمە دەسەکەین بە تەوحیدی داتاکان لە ضمنی تەوحیدی داتاکان لەسەر فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەبێ ئەو داهاتەی کە هەمانە داهاتی سامانە سروشتەکانی تیابێ قەرزەکانی سامانە سروشتەکانی تیابێ خەرجەکانی شەریکاتی دەرهێنانی نەوتی خاتوپەری ئەگەر بێت و ینی قسەیەک هەیە شارەزایانی بواری نەوت و ئەوانە ئەڵێن بچێتە 65 ئەو کاتە بۆ هەرێمی کوردستان و بۆ وەزارەتی داراییان بۆ ئێوە بۆ پرۆژاسای بودجێ هەرێمی کوردستان کارەکان ئاسانتر نابێتەوە بە تەکید ئێستاش کە نزیکە لە 6 ڕەنگە لە دوو ڕۆژی داهاتوو ڕۆژنیاییەوە ئێمە هەتاوەکو نرخی نەوت بەرزتر بێ ئێمە عجزەکەمان دائەبەزێت زۆر باشە بۆ ئێمە نانەوتیەکان پشتان بەچی بەستوانی ڕقەمی گەورە بەڕاستی داهاتە نانەوتیەکان خۆی لە گومرگەکان و دەواازە سنووریەکان و لەگەڵ باجەکان ئەبینێتەوە لەگەڵ هەنێ لە ئەو غەرامات و ڕسومات و ئەوانەی کە وەزارەتی ناوخۆ وەریەگرێهی هاتو چۆهی پێدانی مۆڵەتی شۆفێری و ئەوانە ئێمە لە بڵین گفتوگۆکانمانە لەگەڵ حکوومەتی اتحادی جگەر لەوەی کە داوای 250,000 بەرمیل نەوتەکە کراوە کە تا ئێستا نەگەیشتوونەتە ڕێکەوتنێکی بنبڕ لەگەڵیانە داوای 150 داهاتی دەواازە سنووریەکان یعنی ئەمە بڵین داهاتێکی ئیتیحادیە ئەلاسازە بێ بگەڕێتەوە ئەوێ و هەروەها 150 هەنێ داهاتی وەزارەتی ناوخۆش ئەوانەشیان داوا کردووە لەم حاڵەتە داهاتەکانی ئێمە ئەگەر کرێبەنیوە ئەوە دیسانەوە زەرەرێکی گەورەمان لێ ئەکەوێ بەڵام لە چوارچێوەی جێبەجێکردنی چاکسازیەکان کە لە کابینەی نۆ هەنگاوی بۆ ئەندرێ ئەوەیە کە ئێمە داهاتەکانمان زیاب کرێ و خەرجەکانمان کەم کرێتەوە بەو پێەیە بڵین خاڵە سنووریەکان تۆکمەتر بکرێ چاودێری لەسەر خاڵە سنووریەکان زیاتر بێ بۆ لە پێناوی ئەوەی کە پێڵێن گەندەڵی نەمێنێت لەو شوێنانە هیوادارین ئەوەش جێبەجێ بێ و هەنێ زەریبە خراوەتە سەر ئەو کۆمپانیانی کە ئەفای زەریبیان بۆ کراوە ئەمە مخالفەیە زۆر زەریبە یاسایە ئێوە چیتان کردو لە وەزارەتی دارایی بۆوانەی ئەفاکراون ئەوانەی ئەفاکراون ئێستا هەمویان ئاگادار کراونەتەوە بە زۆری شەریکاتی لۆجستی نەوت ئەوانەی کە بڵین خەدەماتی لۆجستی نەوتە لە سکوریتیە لە هەنێ بڵین پاڵاوتن و ئەو شتانەیە ئەوانە ئەگەر ئیعفا کرابن بڵین ئیعفای زەریبیان بۆ کرابێ ئەبێ لە مەوضوع زەریبە بن ئەو هینە نەما ئیتر بەبێ زەریبە بۆ نمونە هەنێ لە بڵین ئەستێرەیەکان ئەوانە مەطعمە 4 ئەستێرەکان نەکرد ئوتێلەکان هەنێ بڵین ئەو شوێنە گشتیانەی کە دیسانەوە زەریبیان لێوەرنەگیراوە ئەوانە هەمووی زەریبیان لێوەرگیرێ ئیعفای گومرگی نەمێنێت کە بۆ هەنێک کۆمپانیا کراوە کە ئیستیسمارەکات
بە بیانووی مۆڵەتی ئیسtisمارەکەەوە شتی داخل کردووە بەڵام شتێک زیاکار لەو گۆڕنگ بە دڵنیاییەوە خۆی کە ئەڵەی چاکسازی هەر چاکسازیەک بەڵام بە نەفەسی چاکسازی بە فعلی چاکسازی فعلی بکرێت نەک ئێمە ئیدعای چاکسازی بکەین و نەشیکەین ئەبێ هەمومان کە ئەڵێن پرۆژه یاسای بودجە ضروریە لە چوارچێوەی پرۆژه یاسای بودجە ئەتوانم بڵێم ئەگەر بێت و ئێمە بگەڕینەوە بۆ کللتوری تەرخانکراو بۆ نمونە بەرپرسی دائیرەیەک فەرمانبەرەکەی داوای کەلوپەلەکات مەفرۆزە بەرپرسی دایرەکە کە ئەنووسێ بۆ بەڕێوەبەری ژمێریارەکەی بڵێ لە چوارچێوەی بودجەی تەرخانکراو ئەگەر نەبوو نابێ بەرپرسی دائیرەکە ژمێریارەکەی ئیجبار کات بڵێ ئەبێ بیکڕیت چونکە ئەمە تەجاوزە کەواتە تۆ ئەگەر بنبڕی گەندەڵینەکەی لە ساهشتای ئەتوانی کۆنتترۆلکەیت چونکە لەو تەرخانکراوە ئیتر بۆی هەیە تەسەڕفکە ئەو مەسئول دائیرەیە بەڵێ پەریخان ڕەنگێسە زۆر لە بینەرەکانمان مەسەلەن چاوەڕێ ئەو بکەن بڵێن ئەگەر هاتوو لەگەڵ بەغا ڕێک نەکەون ڕقەمێکی تەخمین کرا ڕەنگە مانگە نموزەزێکی باش بێ بۆ ئەوی بزانین کە هیچ پارەیەک لە تەمیلێک لە بەغاوە نەهات هەمووی داهاتی نەوتی و نانەوتی بوو ئێوە ڕێکتان خست و موچەتان پێدا بەش کرد تەخمینێک لەم مانگەەوە مەسەلەن گەیشتین بە چ مقدارێک ڕقەمێک مەسەلەن من پێم خۆش نییە ئەرقامی تەخمینی بەم بەڕاستی لەبەرەوەی داهات بە پێی بەرزبوونەوەی سعری نەوت بڵین لە بازارەکانی جیهان داهاتی ئێمەشە گۆڕێ بە پێی جموجۆڵی بازرگانی لە سنوورەکان داهاتی ئێمە گۆڕێ و ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینارە لەوانەیە تەسیرێکی هەبێت بۆ سەر بازار و بۆ سەر ئابووری و بۆ سەر خاڵە سنووریەکان بەڕاستی بەڵام ئەوەی کە من دڵم پێخۆشە ئەگەر بێت و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەو مژدەی کە یاوێتی بە خەڵک التیزاماتی موەزەفین لە سی ڕۆژجارێکە بدرێ ئەو سی ڕۆژجارە بە پێی داهات کەیەتە وەزارەتی دارایی بەڕای من ئەگەر ئیستیقطاعیشی لێ بکرێت هەر ئەهوەنترە لەوەی کە بە 2 مانگ جارێک بێت بۆچی لەبەرەوەی تەنها فەرمانبەر لەم حاڵەتا سوودمەند نابێت حرەکەی ئابووریش دەست پێکاتەوە بازاریش گەرمە بێتەوە خەڵکی بازاریش سوودمەند دەبێت چونکە خەڵک شتێک لە جیرفانیاتی جیرفانی بەتاڵ نییە خۆڵاتە بازار کێشەی لەسەر ئەمە هەیە ئەم پرسیاری گەورەی لەسەر ئەمە هەیە من زۆر جار بە تایبەتی کە ئێمە ڕکلامان بۆ بەرنمەیە کرد کە بەڕێستان میوانی ئێمە زۆر مەسجم بۆ هاتوو لەسەرەوەی کە ئەو لێبڕینە چەندە بێت مەسەلەن بەڵام ناتوانین تەخمینیکەین بۆچی وەک ئاماژەم پێیا بە پێی داهات لەوانەیە نرخی نەوت بەرز بێتەوە ئێمە ببینەوە بە کوردستانەکەی جاران کە بە 30 ڕۆژ جارێ موچەی تەواو 100% ئەیرا بە خەڵک بە پێی بڵێ نرخی نەوت لەوانەیە دەواازە سنووریەکان بەپێی ئەو چاکسازیی کە تیاکراوە داهاتێکی باشڵی بە عینەنشت ئەو کاتە ئەگەر ئیستیقطاعیش بکرێت لەوانەیە مەبلەغێکی کەم بەڵام ئەگەر بێت و پێچەوانەی ئەمە بێت خوانێستاێکەکە مەسەلەن هەرێمی کوردستان دەتوانێت 30 ڕۆژ جارێک بۆ 21 دابەشیکە بە 30 ڕۆژ هیوادارین بەڵام بۆ پێ بێ کە مەسەلەن تەنها 35 پارەی نەوت بێتەوە وەزارەتی دارایی و خاڵک نانەوتیەکانیش مەسەلەن خاڵە سنووریەکان و زەرایی بۆ ئەمانش کە بەم شێوەیە بێ ڕەنگە نەخۆی مەسلەی 135کە چیە کاکەزانە ئەگەر بێت و نرخی نەوت بەرز بێتەوە طبعا داهاتەکەی ئێمە زیاکات ئەوە نیە بە دەلیلی چی لە مانگی 3 و 4 و 2 3 و 4 کە کاتی کۆرۆنا بوو ئێمە خەرجەکانی ئیستیسماری نەوت زۆرتر بوو لە داهاتەکەی یعنی ئێمە قەرزارە بووین بەڵێ گەورەترین زەربەی لە کوردستاننا بەڵام ئێمە لەبەرەوەی ئەبوایە یعنی ئیستیسمار هەر کراوە بەڵام هیوادارین بە بەرزبوونەوەی نرخی نەوت و بەڕێکەوتنمان لەگەڵ عێراق
ینی لە پەتەنەن لە پرۆژه یاساکەشە ئەبێ و خاڵە جێگیر بکرێەوە پیشنەکە بڵێت موچە بە پێی داهاتە بێت نەخێر ئەوختە چۆن چۆنی ئەبێت ناتوانین ئەوە هینکەین لە یاسای ئەمە مەتاتی نابێت یاسا بێت یاسا نەخێر ئێمە لە ناو پرۆژه یاسای بودجا ناتوانین نە ئیستقطاع تەسبیتکەین نا ئەوە بکەین مەسەلان بڵێن وەڵا نیو موچە ئەین ناکرێت ئێمە کە تەخمینەکەین موچەی تەواو تەخمینەکەین بەڵام ئەوەی کە تەوزیعەکرێت ئەگەر بێت و بارودۆخی ئابووری بەرەو باشی بڕوا و بارودۆخی دارایی کوردستان بەرەو باش بڕە ئەوەی کە تەخمینەکەیە لە پەرلەمان کە پەسەند کرا بەپێی ئەوە ئێمە بۆمان هەیە سەرفیکەین ئەوەی کە ئێمە چاوەڕوانیەکەین هەنێ دەرماڵە و هەنێ ئیمتیازات هەیە کە بودجەکەی قورس کردووە بەڕاستی دەرماڵی موچەخۆران فەرمان بەران بەڵێ ئەگەر بێت و ئەو چاکسازی کە باسەکرێت باشە خۆ دەرماڵەکان لە پەرلەمانی یاسای پێدەرچووە ئەتوان استفادەی لێ بکەن لەمە لە پرۆژه یاسای بودجە مەسەڵەن یاسایەکەیە بۆ بڕینی دەرماڵە و ڕێخستنەوەی دەرماڵە نەبڕینی ڕێخستنەوەی دەرماڵە زۆر زەروریە کە خەڵکێک لەوانەیە وابزانێ کە ئەڵێ پێداچوونەوە بە دەرماڵەکان هەستن بچن ئەو دەرماڵە یاساییانەی کە بە یاسا ڕێکخراوە لی بسەرنەوە وانە ئەوەی کە مستحقە بیدرێتێ ئەوەی مستحق نییە بۆ نمونە وەزارەتی کارەبا خەڵکێکەیە لەبەر سپلیت دانیشتووە مخەساتەکەی کارەبا خطۆرەی کارەبا وەرەگرێ خەڵکێکی شێ لەسەر ئەمودەکە کارەبا ئەیگرێ ئەبێ بە شەهیدی کارەبا هەردووچان وەکو یەک ئەو مخەسات ئەمە ناداتپەروەریە لە دابشکردنی داهاتا بەڕاستی ئەو دەرماڵەیە ئەبێ پێداچوونەوەی پیا بکرێ ئەوەی مستحقەبی دەرێتێ کاراسانیەکە ئەمە لەوانەیە بڵێن ئەمە لەوانەیە چەند ملیارێکی کەمیان چەند ملیۆنێکی کەم بێ بەڵام لە هەر شتا چەند ملیۆنێک و چەند ملیارێک بگێڕێتەوە کاتێک کەزانی تۆ بودجەکە و تریلیۆنێ مستەفید بووی تریلیۆنێ دا ئەبەزێت لە نەفەقەری خاصە هاوڵاتی خۆتەزانی فەرمانبەر و موچەخۆر وشیارە زۆر ئێستا بۆ نمونە 121 لە موچەکەی ئەبڕێ و 55 بۆ 6 ڕۆژیش موچەکەی وەرەگرێ ئەنی ئەم 121 بڕینا بە 6 ڕۆژ جارێک وەری ئەگرێ ئەنی تقریبا نەکاتەوە 147 موچەکەی ئەتوانن لانی کەم ئەگەر لە 30 ڕۆژ بێت لەم ڕێژەیە بەرزتر بێت یان ئەمەش دیسانە چێتەوە تەخمینات چێتوانێ ئەوەی کە بڵێن داهات زۆر ببێت ئێمە هیوادارین کە وا بێت ئەو کاتە ئەو 120کەدا ئەبەزێت بە دڵنیاییەوە و ئەگەر بەم شێوەش بمێنێتەوە بێتە 30 ڕۆژ ڕەنگە ئەو 120کە بەرز بێتەوە وەختە هیوادارم وای لێنەیە چونکە بە پێی نرخی نەوت تەسەورەکەم و بە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوە هین بێت دابشکرێت بەو شێوە باشە باگەشببینی باباسی بەغا بکەینەوە ئەگەر هاتوو تەمیلەکەی بەغا لە سەری ڕێکەوتن 250,000 ئیتر بە هەر شێوازێک بێ هەموو وردەکاری و نیقاشانی کە لە وەفتەکە کرێەوە بەردەوام شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێزکوبات تاڵەبانی لە بەغایە و قسەیەکی تەنانەت یەکشەمەش زارێکتر بڕاتەوە بەغا بۆ دوا هەوڵەکانی خۆیان ئەو وەختە لەو ئەگەرانە دەرەچی لەو مەترسیانە کە مەسەلەن لانی کەم بەو شێوەیە خەڵک بترسێنرێت یان ئەترسێت کە خەڵک خۆی کاکزانە ئێمە کە بودجەمان لە بەغاوە بۆ هات بەشە بودجێ بەغا بەشە بودجێ تەواومان قەت بۆ نەهاتووە هەرگیز بەشە بودجێ تەواومان بۆ نەهاتووە ئەتوانم بڵێم ئەو کاتانەی کە 170 بووە نەگەیشتۆتە 110 بۆمان هاتووە ئیتر بە شێوەیەک لە شێوەکان ئیستقطاعیان لێ کردوین نەفەقاتی سیادی زۆر بووە نەفەقاتی حاکیمە زۆر بووە نەفەقاتی سیادی لە 2005 و 2006 ئەتوانم بڵم 1 تریلیۆن بووە ئێستا نەفەقاتی سیادی گەیشتۆتە ڕقەمێکی خەیاڵی بەڕاستی نزیکەی 54 تریلیۆنە نەفەقاتی سیادی باشە ئەمە بە 164 تریلیۆنە خەمڵێنراوەکە بەڵام دەنگۆیەک هەیە کە لە پەرلەمان بڵین بودجەکە کەم کراوەتەوە
کراوە بە نزیکەی 127 بۆ 130 تریلیۆن و بڵین بۆ ئەوەی عجزەکە کەم بێتوانێ و سعری نەوت بەرز کراوەتەوە ئەوانە ئەگەر بێت و ئێمە ئەو بەشە بودجێمان بۆ بێت ئەو کاتە ئیستیقرارێک دروستە بێت بۆ خەرجیەکان بەرچاو ڕوونترە بەرچاو ڕوونترە ئەبین چونکە ئێمە تەجروبەی پێشترمان هەبووە کە بودجەمان لە بەغاوە بۆ هاتووە وەزعمان باشتر بووە لە ئێستا چونکە مافێکی دەستوریە ئەوە نییە بڵێ وەڵا خێر و سەدەخە بێ بەغا پێمان بکات مافێکی دەستوریە و ئەبێ کوردستان چۆن هاوڵاتیەکی عێراقی ئەو مافەی هەیە کە لە داهاتی عێراق مافە دەستوریەکەی کە موچەیە بیدرێتێ کوردستانیش بە هەمان شێوە پەریخان تا بەر لە ساڵی 2013وانە کە پرۆژیاسای بودجە هەبوو ئەبوو بە یاسا لە پەرلەمانی کوردستان مەسەلەن کۆمەڵێک بابەتی لە خۆی بینی مەسەلە لە دامەزراندن لە مەشارع لە پرۆژەکان جگە لە موچە ئەوانە ئەو پرۆژیاسای ئێوە لە 21 بە دیاریکراوی بۆی هاوڵاتیەکی ئاسایش لێمان تێبگات مەسەلەن چیتان جێگە کردوتیان چی جێ ئەکەنەوە کاکزانە خۆی پرۆژیاسای بودجە دوو بەشە بەڵێ بەشێکی ئەوەی تەشغیلەکەیە بڵین هی بەکارهێنانە کە وەزارەتەکان و وەزارەتی دارایی سەرقاڵێتی بە ئامادەکاریەوە بەشێکیشی بودجەی ئیستیسماریە هیوە بەرهێنانە ئەوەی کە وەزارەتی پلاندانان لە ئێستا سەرقاڵی ئامادەکاریەتی بەڵام من لە سەرەتای پرسیارەکانی جەنابتە ئەو ڕوونکردنەوەیە پرایۆریتی حکوومەت موچێ بۆ بژارنەوەی ژیانی خەڵکو لەو پرۆژیاسە عەدالەتی لە دوای ئەوە بڵێن شتە خزمەت گوزاریەکان ئەگەر لەمانە تەجاوزی کرد ئێمە لە ناو پرۆژە یاسای بودجە یاسا بڵین بەشە ئیستیسماریەکەشی جێکراوەتەوە بودجەی ئیستیسماری ئەو کاتە بۆ هەنێ پرۆژەی کە تەواو نەکراو تەواو بکرێت بەکارەهێنرێت ئەوەی کامێنێتەوە مەسەلەی دامەزران و مەسەلە زۆر لە پرسیارەکان باسی ئەویانە کرد کە گرێبەستەکان ئەکرێن بە هەمیشەی لەناو پرۆژە خۆی عادەتەن بە پێی میلاک ئێمە ماشەڵڵای لێبێت حکوومەتەکەمان بڵین میلاکەکەی ئەوە نا پان و پۆڕە وای لێ هاتووە ئەبێ پلان دانرێ بە پلانی مستەقبەلی تۆ بتوانیت خەڵک دامەزرێنی بە پێی پێویستی وەزارەتەکان ئێستا لە هەنێ وەزارەت ئەتوانم بڵێم عیجزی مۆزەفیشیان هەیە زیادەی مۆزەفیشیان هەیە بۆچی لە یەک کاتە بۆچی مەسەلەن ئەوانەی دامەزرێنراون بە پێی اختصاصی وەزارەتەکە نییە وەزارەتەکە مەسەلەن پێویستە بۆ نمونە وەزارەتی شارەوانی پێویستی بە ئەندازیارە سەیرەکەی ڕەتڵە دەرچووی سێم تەوەستە و شەشی ئەدادی و شەشی سەرەتایی کە ئێستا پێڵێن ئەمە بڵێن هەر شەشەکاتەوە ئێستش ئەمانەی هەیە نازانێت چی لێ بکە بەڵێ بنەڕەتی ئەمانەی هەیە ئەو پێویستی بە ئەندازیارێکە ئەندازیارەکە قوبوڵێتی ئەگەر یەکێکیان ڕۆی کە عینوانی مەسەلەن باخەوانە پاکەوانە ژینگە پارێزە بێتە جێگەکەی ئەڵێ کچم ئەڵێم تۆ ئەندازیارە ئەینوانە ئەڵێ قەیناکە بەس بۆی دامەزرم یعنی ئەم بێ پلانی دامەزرانن وای کردووە کە ئێستا ئەو وەزعی ئێستەی لێ دروست بووە خۆ بێ بڕگەیەک لەو دەنا هەموو کەسێک کە کۆلێژ تەواوەکە لە کەرتی تایبەت بێ لە کەرتی گشتی بێ مافی خۆیەتی دامەزرانێکی بۆ بکرێ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لەمە و دوابیر لەوە بکاتەوە هەیکەلەکەی ڕەشی بکات تەرشیق بکات لە هەیکەلەکەی هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستان هەیکەلێکی زۆر پان و پۆڕە ئەبێ ئەو هەیکەلە باریک بکرێتەوە بچووک بکرێتەوە ئەمە یەک دوو هەوڵ بدرێ هەموو کەس ئەو تموحەی نەبێ لە کەرتی گشتی لەبەرەوەی وەڵا سبەی ڕۆژێ تەقاعودیەکەی مەزمونە ئێمە وا بکەین بەرەو کەرتی تایبەت پەرە بە کەرتی تایبەت بین
هەلی کار لە کەرتی تایبەت بدۆزینەوە. ئێمە سەکتەرەکانی ئابووری هەر ڕوومان لە نەوت نەبێ بۆ ئەوەی خەڵک هەم ئابووری کوردستان بەهێزە بێت کە ڕووبکەینە سەکتەرەکانی تری ئابووری کە بازرگانیە، پیشەسازیە، گەشتیاریە، ئیتر هەموو سەکتەرەکانی تر ئەگەر بێت و ئێمە ئەو سەکتەرانە ببوژێنینەوە هەم ئابووری کوردستانە ئەبوژێتەوە هەم هەلی کارە دۆزیتەوە بۆ خەڵک. ئەو کاتە بە یاسا دامەزرانن لە هەلی کار لە کەرتی تایبەت بە یاسا ڕێک بخرێت. مەسەلەن ئەو کەسێک کە لە کەرتی تایبەت ئیشەکە زمانی ئیجتماعی زمانی تەقاعدی بۆ بکرێ ئەو کاتە سیرەکەی خەڵکەکە ئەوە نەڕوو ناکاتە ئەوەگەر جێگەشی بکەنەوە بە بڕگەیەکە ببیر لە حاڵەتێکی وها بکەنەوە. جا ئەم ساڵ لە مەسەلەی بودجە چۆن عێراق پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە دامەزرانی ڕاگرتووە تەنهاوە بەڵێ هەمووی ڕاگرتووە. ئێمەش بۆ ئەوەی پێداچوونەوەیەک بکرێ بەو شتانە پێداچوونەوە بکرێ بە میلاکە پێدابچوونەوە بکرێ بە پێداویستی وەزارەتەکانە مەجبور تەرفیعاتمان وەکو خۆیکە لە 2016ەوە ڕاگیراوە هەرچەنە مافی فەرمانبەرە یعنی ئەمە من نامەوێت ئەمە بکەوێت لەسرم بڵێن بۆچی ڕابگیرێ من ڕام نەگرتووە بە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ڕاگیراوە لەبەر ئەو هۆکارانە بۆ کە پێداچوونەوە بکرێ بە هەیکەلی حکوومەت پێداچوونەوە بکرێ بە دەرماڵەکان پێداچوونەوەی بکرێ بە پێداویستی میلاکی وەزارەتەکان بە پێی تایبەتمەندیەتی وەزارەتەکە ئەو کاتە هەڵبەتە ئەگەر بارودۆخی ئابووری و دارایی بەرەو باشتر بڕوە تەرفیعاتەوە تەعیناتی شەکرێتەوانێ خەڵک بە پێی ئەو بەڵام یاساینەوە ڕاگررتنی ئەمانە استثنایی و ناچاریە ناچاریە تەنانەت عێراق ڕایگرتووە عێراقیش نەکرد ئێمە لە پرۆژه یاساکەشە تەسبیتی کردووە ینی ساڵانفیع نییە کە تەنانەت بەڕێنمایی لە مانگی یەکە دەری کردووە کە گواستنەوەش نییە. بۆچی ئەو گواستنەوە مەسەلەن ئێستا بە ڕەتڵ خەڵک داوا ئاکات بگوێزرێتەوە بۆ ئەو وەزارەتانەی کە دەرماڵەیەکی باشیان هەیە ئەو ڕایگرت بۆچی بۆ ئەوەی ئەو قورسایی لەسەر بودجەی عێراقا نەمێنێ مەجبور ئێمەش وەک کوردستان ئەبێ بیر بکەینەوە لە ڕێچارەیەک کە بتوانین ئەم قورسانە بۆستێنن دارایی کوردستان بخینەوە سەرسکە. بەڵام ئێستا مۆزەفێک فەرمانبەرێک پرسیاری ئەوە ئەکاڵێ بۆچی بێن لە تەرفیعاتەکەی من بۆچی لە گرێبەستەکەی من کە نامکەن بە هەمیشەیی ئەو چاکسازیانە ئەکرێ بۆ لە مەلەفی نەوتان ناکرێ بۆ لە خاڵە سنووریەکانە ناکرێ ئەوش ئەو تێگەشتە لای ئەوش دروست نەبووە بە دڵنیاییەوە هەموو کەس مافی خۆیەتی مافەکانی خۆی داوا بکە چونکە بە یاسا ئەو مافەیراوەتێ بە تایبەتی موچە و ئەو شتانەی ترکە جەنابە ئاماژە پێەیە بەڵام زەرفی تارێ کە هاتە وڵاتەکەەوە ئەبێ هەمومان شانی بینە بەر بەڕاستی ئەوەی کە خەڵک باسی ئەکات لە دۆسیەی نەوت لە دۆسیەی خاڵە سنووریەکان لە وەرگرتنی باج لە کۆمپانیا زەبەلاحەکان ئەمە 100% مافی خۆیانە ئەو قسێ بکەن بەڵام چاکسازی دەستی پێکردووە لە تەنها لە موچە و لە دەرماڵە و لە ئیمتیازاتی فەرمانبەران نییە بەڵکو لە هەموو پرسیارێکی تر هەبوو خاتوبەری ینی کۆمەڵی خەڵکەبوون پیانەڵێن فەرمانبەری ڕێکخراوەکان ئەوانە مەسەلەن کران بە یاسایی بەڵام ئێستا دەنگۆیەک لەسەریان هەیە قەلەقن لەسەر ئایندەی خۆیان ئەوانە ناو پرۆژه یاساکە هیچ باسێکیان لەسەرەکرێ خۆ دەچێتە زمانی ڕێنمایی و قەرارەکانی نەخێر وەکو پرۆژه یاساکە ئیمتیازی تیانە بۆ کەس جاکاری تیانە بۆ کەس بەڵام فەرمانبەری ڕێکخراوەکان فەرمانبەرن و مافی خۆیانە کە بڵێن مافێک حەقێکی مکتەسەبمان هەیە حەقی خۆمانە بۆ لێمان پسەندرێتەوە بەڵام لێسەنەوە نییە ڕێکخستنەوەیە بۆ نمونە فەرمانبەری ڕێکخراوەکان تیانایە ئێستا ئەبێت تعدیل شەهادەی بۆ بکرێ کە دامەزراوە وەک فەرمانبەری ڕێکخراوەکان شەهادەی هێناوە ئێستا دکتۆرای هەیە
بەڵام هەر بڵین بەکالۆریۆسەکەی بۆ حسابە لەبەرەوەی فەرمانبەری ڕێکخراوەکانە ئەو مافەی نەیراوەتێ تعدیلی شەهادەی بۆ بکرێ کەواتە بەپێی یاسای چاکسازی ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەبێ حەقی مافی فەرمانبەرێتی بیرێتێ بەڵام هەنێکی تایە هەر لە ڕێکخراوەکان کە شایستەی ئەو بڵین لەوانەیە بڵین خەباتی سیاسی 100 ئەوە نەشایستە بێت وەک خەباتی سیاسی خۆی 100 ئەوە نەشایستەی زۆر لە بەندی حکوومەت بەڵام بەپێی یاسای شارستانێتی دامەزرانی فەرمانبەران ئەو بڵین ناونیشانە وەزیفەی کە ئیراوێتێ بەقەدەر ساڵانی خزمەت و بەقەدەر شەهادەکەی نییە بەقەدەر بڕوانامەکەی نییە لەم کاتە ضروریە یعنی لەبەرەوەی لایەنە سیاسیەکانی کەش ئەو هینیان هەیە فەرمانبەری ڕێکخراوەکان ئەتوانم بڵێم تەنها بڵین کادری یەکێتی نیشتیمانی کوردستان نین بەڵکو کادری حیزبەکانی تریشی تایە گۆڕانی تایە بڵین لایەنەکانی تری تیا ئەتوانم بڵێم برادرانی پارتیشی تایە کە ئەوانیش عینەن شت لە لای خۆیان ئەوەیان کردو بەڵام بە شێوەیەک لە شێوەکان لەوانەیە بە یاسایی تر کردبێتیان ئێستش فەرمانبەری ڕێکخراوەکان ئەبێت چارەسەر بکرێت و ئێمە وەکو لیژنە لە وەزارەتی دارایی چەند جارێک کۆنووسی خۆمان بەرز کردوتەوە کە چارەسەرەکەیمان دەستنیشان کردووە و جەنابی کاقوبات لە کابینەی پێشوو بەرزی کردبووە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەڵامەکەی زۆر ئیجابی بوو بەڵام کە کابینە گۆڕا ئەو نووسراوە بە شێوەیەک لە شێوەکان بڵین کاری پێنەکراوە و لە ئێستاشدا بەپێی یاسای چاکسازی موچەی کەس نابڕێ موچە لە کەس ناسەنرێتەوە بەڵکو ڕێخستنەوەیە ڕێخستنەوەکەش لەوانەیە هەنێک کەس مستەفید بێ هەنێک کەس بڵین زەرمەند بێ زەرمەندیەکە چییە وەکو ئاماژەم پێە لەوانەیە هەنێک کەس خەباتی سیاسی مستحقی زۆر لەوە زیاتر بێ بەڵام بەپێی یاسایی شارستانیەکەی کەم خزمەتی شارستانی شەهادەکەی کەم بۆ نەبووە ئەبێ چارەسەر بکرێت لەو پرۆژە عەدالەتی جوغرافی و عەدالەتی تدا ڕچاو کراوە خۆی پرۆژە یاسای بودجە بۆیە ئەڵێم ئەتوانم بڵم 180 گەندەڵی بنبڕەکات لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجە ضروریە تایبەتمەندێتی ناوچەکان بە پێی زەرمەندی ئیشی بۆ بکرێت بە پێی ژمارەی دانیشتوان ئیشی بۆ بکرێت ینی بەشە بودجەی بۆ تەرخان بکرێت پاشاگەردانی نامێنێت مەسەلەن بۆ فلان ناوچە ئەوە نەسەرف بکرێت کە ژمارەی دانیشتوانی کەمترە لە فلان ناوچە ناوچەیەکی کە کەمتری بۆ سەرف کرێ وەڵحاصل لە ناو پرۆژە یاسای بودجە ئەتوانم بڵێم دادپەروەریە کە بێت لە دابشکردنی داهاتوو خەرجەکان بەڵێ لە پرۆژە یاسای بودجە بیرتان لەوە کردوتەوە مەسەل یاخود بیر لەوە کرێتەوە کە پرسی لامەرکەزیەت ئەوەیەکێکە لە پرسە گرنگەکان بە تایبەتی ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ نمونە بەشێک لەو داهاتە محافەزەکانە بەڕێوەبەری فەرمانگەکانە بتوان بۆ خۆیان سەرفیکەن خۆی لامەرکەزیەت شەفافیەتە لە جێبەجێکردنی دەسەڵاتە و یەکێ لە بڵین بڕگەکانی کارنامەی کابینەی نۆهەم لامەرکەزیەتە بەڕاستی ئەگەر ئەو لامەرکەزیەتە ڕێک بخرێت و دەسەڵاتەکان بە پێی بڵین دوور و نزیکی پارێزگاکان و یەکە ئیداریەکان لە پایتەختەوە کە پێویستە و چاودێریەکی تونت هەبێ چاودێری دارایی باسەکەم کە چاودێری دارایی کەی ئاکتیڤە بێ کە پرۆژە یاسای بودجە هەبوو کە پرۆژە یاسای بودجە هەبوو چاودێری دارایی و ئاکتیڤ کرد ئەو کاتە لامەرکەزیەت وابزانم هیچ ترسێکی تیانە و شتێکی باشە زۆر باشە سەقفێکی زەمەنی هەیە لە
مەسەلەن مدەی دیاریکراوی چەند ڕۆژی ئایندیان چەند هەفتەی ئایندێ و پرۆژه یاسا لە ئەنجومەنی وەزیران تەواو بێ و هەموو وردەکاریانە لای ئێوە هەیە بە تەخمین مەسەلەن بڕواتە پەرلەمان؟ بەڕاستی ئێمە لەبەرەوەی دوو ئۆپشنمان هەیە بۆ پرۆژە یاساکە چەند پرۆژە جێبەجێکردنی یعنی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجێی عێراق دواکەوێ ئەوە نەش کاریگەریە بێ لەسەر ئیشوکاری ئێمە بۆچی چونکە چاوەڕێی ئەوواکەین بزانین ئایا ئەوان بەچی ئەگەن و هیوادارم ئینشەڵا بگەین. گفتوگۆکەمان تێر و تەسەل بوو خات و پەری بەڵام لە ئەخیرا کەکرێ بڵێن 2021 وشکە ساڵیە بێ بۆ موچایە خۆت شتێ باشترە بێ 2020 بەپێی ئەو چاکسازیانەی کە حکوومەت لە بەرنمەیەتی جێبەجێ کات و دەستی یاوەت بۆ نرخینەوتیش ڕۆژ بەڕۆژ بەپێی بەرزبوونەوەی نرخینەوت و ئەلحەمدولله تۆزێ کۆرۆنا بەڕەحم بوو لەگەڵ کوردستانە بە تایبەتی ئێستا باشە ئیستقراری ئەوەی کە بڵین کەمبوونەوەی ئیسابەی کۆرۆنا کە ئەویش خەرجێکی زۆریەوێ کە بڵین نەبێت زۆرە بێ ئەمانە هەمووی من گەشتبینم کە ساڵێکی وەقعی و ئیستقرارە بێ ئینشاءالله. ئینشاءالله. زۆر سوپاس بۆ بەڕێز خات و پەری نووری عەزیز بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. سوپاس کە بەشداری پانۆراما بوویت. سوپاس بۆ ئێوە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەکانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن. بە هیوای ساق و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.